لەگەڵ ڕوودانی هەرپشێویەک لە هەرێمی کوردستان هاوڵاتیان یارێم ڕاستەوخۆ بیریان بۆ لای سیناریۆکانی دەسەڵات دەچێت کە ئەخۆ ئەمجارە دەسەڵات بۆ چ مەرامێکیا تێوەگلانی چ کەسولایەنێک سیناریۆیەکی نوێی داڕشتووە. لە چەندین ساڵی ڕابردوودا حکوومەت یارێمی کوردستان بە تایبەتی ئەو دەموچاوە سواوانەی کە ئێستا کوردستان بەڕێوە دەبن هەرچی نەهامەتیە هەرچی ناخۆشی هەرچی قوربەسەری بەسەر وڵاتیاندا هێنا موچەی خەڵکیان بڕیوە خەڵکیان سزن کردووە خەڵکیان ئیهانە کردووە کەم ئەندامیان ئیهانە کردووە خاشی کوردستانیان فرۆشتووە. ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی ژێر دەسەڵاتی پارتی وا دەردەکەون ئامانجەکەی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسە دیارەکانی بێت لە ترسی سەرکەوتنەکانی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵام چالاکوانان و ڕۆشنبیران یارێمی کوردستان پێیان وایە هاوڵاتیان یارێم چاوکراوە و هۆشیارن کە بە سیناریۆکانی دەسەڵاتداران فری و نادرێن. کۆمەڵی ئیسلامی باجیەوە دەدات کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر ڕۆلی هەبووە بەرامبەر بەو دەسەڵاتە بەرامبەر بە نەعەدالەتی بەرامبەر بەستەم. کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی کە نەچوە ژێرباری پارتی دموکراتی کوردستان هەمیشە دەیەوێت تۆمەتی بۆ دروستکات و هەمیشە دەیەوێت لێ بدات. بەڵام دوجار وەکو مەحوی گوتنی شکر و شارە میلەت تێدەگا کە ئەم دەسەڵاتە مەرامی چییە. ئەگەر دادگایەکی عەدالەت هەیە با بێت بیسەلمێنێت. ئەگەر مامۆستا سەلیم شوشکەی یان هەر کەسێکی تر دەستی لە تیرۆر هەیە من وەکو ڕۆژنامە نووسێک دەمەوێت کە مامۆستا سەلیم شوشکەی لە بەرچاوی خەڵک لە سێدارە بدرێت. بەڵام ئەگەر وانە دەبێت ئەم دەسەڵاتە داوای لێبوردون بکە. ئێمە ڕووداوەکەی پێشکەناڵی ڕووداومان بینی دیسان کە سیناریۆیان دروست کرد. ئەمە تەنیا سیناریۆیە تەنیا پروپاگەندەی هەڵبژاردنە تەنیا ئەم پارتە کە پارتی دموکراتی کوردستان بەداخەوە حەقا دوورشمەکەی یان ناوەکەی خۆی بگۆڕێت بیکات بە پارتی دیکتاتۆری کوردستان تەنیا دەیەوێت لە نەیارەکانی بدات و بە پروپاگەندە و بە سیناریۆ. بەداخەوە لە هەرێمی کوردستان هەمیشە لایەنی ئۆپۆزیسیۆن وەک تاوانبار سەیر دەکرێت. ئەگەر ئۆپۆزیسیۆنەکە ئیسلامی بێەوە دووجار تاوانبار دەکرێت. بۆیە ئەو حاڵەتێک کە ڕوبەڕووی کۆمەڵی ئیسلامی بۆتەوە لەو چەند ڕۆژی ڕابردووە حاڵەتێکی نوێ نیە و یەکەم جارنەوە چەندین جار پێشتر بەو شێوەیە ئەو لایەنە تۆمەتبار کراوە بە تیرۆر و زۆرینەی جارەکان بینیوانە لە سەرنجام کۆمەڵ بە بێتاوان لەو جۆرە تۆمەتبارکردنە دەرچووە و ئێمە ئەو هەوڵەش بە بەشێک لە هۆڵان دەزانی و پێم وایە کۆمەڵی ئیسلامی هێزێکی مەدەنیە و لە ماوەی ڕابردوو زۆرترین داکۆچی لە مافی خەڵکو و لە بڵێن چارەسەرکردنی کێشەی موچە کۆمەڵێک کێشەی مەسەلەی دیموکراتی کردووە و ئەو هەڵوێستەی کە ئێستا ئەو بڵێن تۆمەتبارکردنە بەشێکە لەوەی کە باجی هەڵوێستەکانی خۆی داگەر ناکە هەموو لایەک دەزان کۆمەڵ هێزێکی مەدەنیە دەسەڵات بەداخەوە هەوڵ دەدات ئەو کەسایەتیانەی کە کاریگەریان لە کۆمەڵگایەوە دەنجی ناڕازی خەڵک پشتیوانی لایەنە دەیەوێت بێکاریگەریان بکات لە ڕێگای تۆمەت دروستکردن و ناشرینکردنی سومعیان. پارتی دیموکرات لە ڕێگەی دامەزراوە فەرمیەکانی حکوومەتەوە کە بە حیزبیکردن و بۆ ململانەی سیاسی بەکاریان دەهێنێت تۆمەت بەسەر کادر و بەرپرسانی باڵای کۆمەڵدا دەبەخشێتەوە. لە نوێترین تۆمەتدا بەرپرسی ئاسایشی پارتی لە هەولێر مامۆستا سەلیم شوشکەیی بە پەیوەندی لەگەڵ چەکدارانی داعش تۆمەتبار دەکات. ڕۆژنامە نووسێکیش دەڵێت ئەو تۆمەتانەی دەخرێن نەپاڵ مامۆستا سەلیم شوشکەیی باجی هەڵوێستە بوێر و بەرزەکانی کۆمەڵی ئیسلامیە کە هەمیشە لە بەرەی خەڵک ماوەتەوە. ئەوەی مامۆستا سەلیم ئەوەی ئێستا بۆی دروست دەکرێت تومەتی ئێستا بۆی دروست دەکرێت زەحکردنەوەی لەم کاتەدا پێوەستە بە هەڵوێستە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلام و خودی مامۆستا عەلی باپیر چونکە ئەمانە هەڵوێستی خۆیان نەفرۆش خاوەنی ئەو مەبدەئانە بوون کە پێیان وایە ئەم کۆمەڵگایە لەسەر ئەم سیستەما سەرکەوتوو دەبێت لەسەر ئەم ڕێگایە دەتوانێت ئەو میلەتە سەربەرزانەتر بژێ بازی ئەمە دەدا مامۆستا سەلیم هەر بازی خۆشی نادا بازی ئەم هەڵوێستە بەرزانی کۆمەڵی ئیسلامی دەدا کە باڵێن لە 23 حوزەیرانی ساڵی 2014ەوە کۆمەڵی ئیسلامی زۆر وەفادار بوو بۆ ئەو مەبدەئانە کە دەیەوێت لەم هەرێمە یاسا هەبێت دێ موسسات هەبێت دێ لەم هەرێمە شتێک هەبێت کە خەڵک وەکو نەتەوەکانی تری تەنانەت و دەوروبەریشمان بە ئاسادی و بە سەربەرزی بژین. بۆیە ئەم تومەتانە بەشێکی پێوەستن بەوەی کە کۆمەڵی ئیسلامی پێگەیەکی بەهێز هەیە جەماوەرێکی بەهێزەیە جەماوەریان لە هەڵکشانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێک هەمیشە لە خەباتی شاخ و شاردا بەشداریەکی کارای هەبووە لە پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە خەباتی شاخ ڕوبەڕوو ڕژەمی بەعس خەباتی کردووە لە خەباتی مەدەنی و شاریش هەمیشە داکۆچکارێکی سەرسەختی داخوازیەکانی خەڵکی بووە و دژی گەندەڵی و بەهەدەردانی سامانی وڵات وەستاوەتەوە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.